سڵاوتان لێ بێم کاتتان باش لە گەرماوگەرم لە خزمەتتان نابین دووتە وەرگفتوگۆی لەسەرەکەین تەوەریە یەکەممان قسەکردنە بێت لەسەر دادگا ڕۆڵی دادگا و یاسا بەگشتی لە عێراق ئەوەی لە دوای ساڵی 2023ەوە کە عێراقیەکان هیوایان بۆ خواستووە یاسا و دادگا و دەستور سەنگی مەحەک بێ بۆ هەموو ئەو ململانیانی کە ڕوودەدەن بۆ هەموو ئەگەرانی کە دێنە پێش لە عێراقدا دادگای فیدراڵی هەیە ئەنجومەنی باڵای داد هەیە دەستوری عێراقی هەیە کە ئەمانە پێویستە بۆ هەر ناکۆچی و ململانەیەک پەنای بۆ ببرێت و مامەڵی لەسەر بکرێەوە بڕگە و مادە دەستوری و یاساییەکان ناکۆچەکانێک لا بکەنەوە دەپرسین لە عێراقدا ئەمە کراوە دەپرسین دۆخی دادگاکان ئێستا لە عێراقدا چۆنە دۆخی یاسا چۆنە ئەو ململانیانی لەسەر دادگای فیدراڵی هەند چۆنن و ئەو یاسایی کە دایبەتە بە دادگای فیدراڵی چۆن یەکلا دەکرێتەوە کە بۆ خۆی ئەوش دیسانەوەی چێکە لە لەمپەر و کێشەکان لە بەردەم هەڵبژاردننی ئایندەی عێراق و پەسەندکردنی دوایین دەرەنجامی هەڵبژاردنەکان ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراق ئێستا گەشتێکی بە عێراقدا دەست پێ کردووە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان لە لای لاهوری شێخ سەرۆکی یەکێتی نیشتیمانی بوون گفتوگویان کردووە لەسەرەوەی کە چۆن ڕۆڵی زیاتر بە دادگا و یاسا بدرێ و هاوسەرۆک داوای کردووە کە هەت چاکسازی و گۆڕانکاریەک لە عێراقدا دەکرێت پشکی هەرێمی کوردستانیشی تێدا بێ و زیاتر لە هەرێمی کوردستان پێ لەسەر چەسپاندنی یاسا و لە عێراق بەگشتیدا بکرێ گفتوگۆ لەسەر بابەتە یاسایەکان و دادگایەکان لە عێراقدا دەکەین لە تەوەریەکەم و تەوەری دۆمیش قسێک لەسەر دۆخە سیاسەکەی عێراق بەگشتیەکەین بە تایبەتی دوای و ململانی و هەڕەشانی کە ئەمریکا لەگەڵ عێراقدا هێنایەکایەوە گەشتی ئێستا هێمنی و بێدەنگیەک دەبینرێت لە عێراقدا سەبارەت بە دۆسەی دیبلۆماتکاران و باڵۆزخانەی وڵاتان بەڵام مانای ئەوە نییە کە گرفتەکە چارەسەر بوو بێ قسە لەسەر و بابەتاکەین لە تەوری یەکەمدا میوانداری بەڕێز چێنەر عەلی جۆڵا پارێزەرمان کردووە کە بۆ سپاسەوە لە ئەستۆدیۆ لەگەڵمانە کاک چێنەر زۆر بەخێر بێ سپاس بۆ جەناب کاک چێنەر ئەگە بەگشتی سوورەیەک بین بە خەڵک دۆخی یاسایی و دادی لە عێراقدا چۆنە بینن ئێوەکو پارێزەر و یاساناسێک چونکە زۆر جار بەراورد دەکەین ئێمە لە هەرێمی کوردستان ئەم پرسیارم بۆ ئەو نییە کە باز لە خراپی بەغایان باشی هەرێم بکەینیان بە پێچەوانەوە پرسیارەکە بۆ ئەوەیە کە سوورە واقعەکە بگەێنین بە خەڵک ئێمە زۆر جار لێراڵین ئەوە یاسایە ئەوە جێبەجێکردنی دەستورە ئەوە جێبەجێکردنی یاسایە کە لە بەغدا دەبینرێ هەندێک جوڵە دەبینین یعنی تر دەیکین بە چۆنەڵی شای و لۆغان کە لە بەغدا هەموو شتێک باشە و لای ئێمە یاسان ناسەروەرە چیمان پێڵی لەسەر دۆخی یاسا بەگشتی لە عێراق شەو باش بۆ جەناب تو بۆ بینەران ئەو ئەمڕۆ لە عێراقا گوزەرێ ململانەیەکەیە لە بینی دوو دامەزراوەی دادوەری ئەگەر سیری دەستوری عێراقی کەین پێکاتەی دەسەڵاتی دادوەری لە عێراق بریتە لە دوو بەش هیچیان پێ وترێ ئەنجومەنی باڵای دادوەری ئەنجومەنی باڵای دادوەری موئەسسەیەکە دامەزراوەیەکە کە ئیدارە و ئیشرافی دادگاکانەکە لە عێراق دادگای تەمیزە داواکاری گشتیە ئیشرافی عەدلیە ئەم بابەتانە لە بەرامبەر ئەمە هەر بەپێی دەستور دامەزراوەیەکی تر هەیە ئەویش هەر بەشێکە لە دەسەڵاتی دادوەری کە پێوترێت دادگای باڵای ئیتیحادی ئەم دوو دامەزراوەیە ئەمڕۆ ململانێکی توند هەیە لە نێوانیانە ئیشکالیەتێکی دەستوری و قانونی قوڵ لە نێوانیانە دروست بووە کە هەردووکیان دەسەڵاتی دادوەری لە عێراقا پێگنە ئیشکالیەتەکە لەکوێوە سەرچاوی گرتووە دادگای باڵای ئیتیحادی لە نۆ دادوەر پێگێت یەکێک لە دادوەرەکان خانەنشین کرا کاتێک کە خەنانشین کرا جێگەکەی بە بەتاڵی مایەوە دوجار بە پێی ئەو یاسایی کە ئەم دادگایە کاری پێەکە کە ژمارەی دادگای باڵای ئیتیحادی نۆ دادوەرە بریتە لە سەرۆکێک و هەژ ئەندام کە یەکێکیان کەمی کرد واتەمانەوە هەشت بە خانەنشین بوونەکەی و بەپێی یاسای ژمارەسی ساڵی 2005 کە ئەم دادگایە کاری لەسەرەکە بۆ پێکهاتنی دادگاکە یاخود بۆ دەستکردن بە کارەکانی یاخود کاتێک قەرار دەرەکە ئەبێ هەر نوێیان ئامادە بن ئەمە بوو بەو ئیشکالی کە نەتوانرا تەعن لەوە بدرێت کە ئەم دادگایە نەتوانێت کۆبێتەوە لەبەروی ژمارەی نوقسانە هاتن چیان کرد یەکێک لەو دادوەرانەی احتیاط بوو کە خانەنشین بوو پێشتر سەریان خست ژمارەی دادگاکەیان پێیان کردەوە بەنەوە گرفتەکە ململانێکە لە بینی ئەم دوو دەستگای لێرەوە سەرچاوی گر چونکە کاتێک کە ئەو دادوەرە بەڕێزە خانەنشین بوو ئەنجومەنی دادوەری لە عێراقا هەستا داوای کردوتی ئەو دادوەرەی کە دائەنرێ ئەبێ من کاندیدی کەم من تەرشیحی کەم پاڵپشت بە چی؟ پاڵپشت بە یاسای ژمارە پاڵپشت بە
قانونی ئیداری دەوڵەی عێراقی ساڵی 2004 بەپێی قانونی ئیداری دەوڵەی عێراقی ساڵی 2004 کە دەستوری پێش ئەم دەستورە بوو بۆ مەرحەوە قۆناغی انتقالی ئەندامانی ئەو دادگایی کە ئێستا کارەکەن لەلایەن چیەوە کاندی دەکرا لەلایەن ئەنجومەنی ڕیاسی کە ئەو کاتە سێ کەس بوون لە ڕیاسی جمهور کە جەنابی مام جەلالێکیشیان بوو بە لەگەڵ ئەنجومەنی دادوەری لەگەڵ ئەنجومەنی دادوەری هەرێمەکان ئەو کاتە ئاوا بوو پاڵ پشت بەوە ئەنجومەنی دادوەری لە عێراق داوای کرد کە ئەمان کاندیدی ئەو کەسە بکەن بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی کە لە ناو دادگاکە دروست بوو لە بەرامبەردا دادگای باڵای ئیتیحادی قەرارێکی دەرکرد ئەڵێ ئەو دەسەڵاتی کە بە ئێوە درابوو بە پێی دەستوری ساڵی 2004 بوو دەستوری ساڵی 2005 دەستوری ساڵی 2004 هەڵوەشانەوە لەبەرەوەی ئێوە سەلاحیەتتان نییە هاتن یەکێک لە دادوەرە یەدەگەکانیان سەرخست بۆ پڕکردنەوەی ئەو جێگەیە لە بەرامبەر ئەمە ئەنجومەنی باڵای دادوەری بڕیارێکی دەرکرد کە ئەڵێ ئەو قەراراتانی ئەم دادگایە دەریەکە قەرارەکانی نایاسایی کێشەی یاساییان هەیە ئەمە جۆرێکە لە ململانێ لە نێوان ئەم دوو دامەزراوەیە کە هەردووچیان دەسەڵاتی دادوەری پێگەێنن جگە لە کێشە ململانێ دەستوریەکەی کە من باسم کرد لە پشت ئەمەوە ململانی سیاسی هەیە ئەویش بۆ چیە گەڕێتەوە بۆ گرنگی و پێگەی بەهێزی دادگای باڵای ئیتیحادی بەپێی دەستوری عێراقی دادگای باڵای ئیتیحادی کۆمەڵێک دەسەڵاتی زۆر زۆر گرنگی هەیە یەکێک لەوانە تەفسیری دەستور ئەوەی کە کێشەی دەستوری یاخود چاودێری یاساکان کاتێک کە پەرلەمان یاسا دەرەکە بۆ ئەوی بزانن ئەم یاسایە گونجاوە لەگەڵ دەستوریان نەگونجاوە ئەو دەسەڵاتە لای دادگای باڵای فیدراڵیە هاوڵاتیەک ئەنجومەنی وەزیران ئەوەی زەرمەندە کاتێک کە قانونێ دەرەچێ پێچەوانەی دەستورە ئەچێ لەو محکەمەیە تەعنەیە ئەڵێم یاسایە نادەستوریە یاساکە دەسەڵاتی هەڵۆشانەوەی ئەو قانونی هەیە واتە دادگای باڵای ئیتیحادی دەسەڵاتی هەڵۆشانەوەی قانونەکانی پەرلەمانی هەیە کاتێک کە مخالفەی دەستورکە دەسەڵاتی پەسەندکردنی دەرەنجامەکانی انتخاباتی هەیە دەسەڵاتی چارەسەرکردنی ئەو ململانی هەیە کە لە نێوان دامەزراوە قەزایەکان لە عێراقا ڕۆیە چارەسەرکردنی ئەو ململانێ قەزائیانی کە لە نێوان دادگاکانی هەرێم و دادگاکانی ئیتیحادی ڕوئەیە بۆیە ئەو کۆمەڵە دەسەڵاتە زۆرەی کە دادگای باڵای ئیتیحادی هێتی وای کردووە ئەم موئەسسە یەکێک بێت لە موئەسسە باڵا و چارە نووسازەکان لە عێراقا بەدیوەکەی تریا ئەم موئەسسەی ڕاستە دەستگایەکی قەزائیە بەڵام لە بنەڕەتدا عملیەکی سیاسیش بەڕێوەبا بۆ چونکە دەستور خۆی لە خۆیان جگە لەوەی باگراوندی قانونی هەیە باگراوندی سیاسیشی هەیە چونکە دەستور ئەرچی چییە دەستور چی ڕێگەخا لە وڵاتە دەسەڵاتەکان یاسادانان تەنفیزی جێبەجێکردن دادوەری ماف و ئازادیەکان و پەیوەندی لە نێوان ئەمانەیە و هەروەها دیاریکردنی سیستمی حکم و چۆنەتی بەڕێوەبردننی دەوڵەت و ئەم دەستورە ڕنگدانەوەی فەلسفەی سیاسی و اقتصادی و اجتماعی ناو ئەو دەوڵەتە و ناو ئەو کۆمەڵگایە کەواتە ئەم دادگایە ڕەهەندێکی یاسا دەستوری هەیە ڕەهەندێکی سیاسیشی هەیە یەکێک لەو گرنگیانی تریا ئەو ئیهتیمامەی کە ئێستا بەو دادگایە درێژەی چییە کاتێک کە دەرەنجامی هەڵبژاردنەکان لە عێراق ساڵی 2010 ڕاگەێنرا ململانەیە دروست بوو لەسەرەوەی چێ حکوومەت پێگەێنێ مادەیەکێ لە دەستورە مادەی 76 ئەڵێ کوتلەی خاوەن زۆرترین کورسی تەکلیفە کرێبەوەی کە تەشکیلی حکوومەتکە ئەم دادگایە قەرارێکی دەرکرد تحدیدی ئەو لایەنەی کرد کە خاوەنی زۆرترین کورسیە کە ئەوە بوو بە ڕێزمالیکی تەکلیف کرا پاڵپشت بۆ مادەیە لێرەوە ئەم دادگایە جارێکی تر گرنگی و ئیهتیمام و پێگەیکی بەهێزتری لە عملی سیاسی لە عێراقا داگیر کرد بۆیە لە چوارچێوەی ئەو ململانی سیاسی ئێستا هەیە ئەم دادگایە بووە بەشێک لەو ململانی سیاسی کەمڕۆ لە عێراقا ئەگوزەرێ سەرڕای گرنگی و موقعەکەی کە لە ڕووی دەستوری و کۆمەڵێک دەسەڵاتی گرنگی هەیە خاڵێکی تر کە ململانەکەی دروست کردووە بەپی ئەو پرۆژانە و ئەو جوڵانەی کە ئەمڕۆ کە لە ناو پەرلەمان و لە ناو ئاستە سیاسەکە ئەمڕۆ لە عێراقا بەدیەکرێ دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان هەوڵی هەیمەنە ئەیەن بەسەر و دادگایە بەسەر دەسەڵاتی دادوەری عادەتەن لە زۆر یعنی ئەوەی لە چوارچێوەی یاسای دەستوریە هەمیشە جۆرێک لە ململانێ لە نێوان ئەم سێ دەسەڵاتە هەبووە
و بە تایبەتی دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن بەرامبەر دەسەڵاتی دادوەری چونکە دەسەڵاتی دادوەری چاودێری ئەو دوو دەسەڵاتەی ترەکە بۆیە هەمیشە ئەم دوو دەسەڵاتە پەرلەمان و حکومەت هەوڵێن لە ناو دەسەڵاتی دادوەری نفوزیان هەبێ تەسیریان هەبێ کاریگەریان هەبێ لەسەر دەرچواندنی بڕیارەکان بە بەرژەوەندی خۆیان بۆیە ئەمە شاتۆتە ناو ململانێکە کە ئەمڕۆ لە عێراقاکرێ جگە لەوەی ئەوەی مۆزوعەکەشی جارێکی تر هەمدی جوڵانەوەتەوە انتخاباتی پێشوەخت لە عێراق باسەکرێ کە انتخاباتی پێشوەخت باسەکرێ ئەو انتخاباتەکە بکرێ هیچ ئاسەوارێکی لێ ناکەوێتەوە ئەگەر ئەنجامەکانی پەسەند دەکرێت چێ پەسەندیەکە ئەبێ دادگای فیدراڵی لێرە من ئەگەر ئیجازە هەبێ مهمی ئەم حاڵەتە ڕوونکەمەوە بۆ پێداگریەکرێ لەسەر ئەوەی کە زوو ئەم قانونە دەرکرێ و دادگای فیدراڵی بە پێی یاسای تازە ئەمە پەسەندکە لێرەیە ئیشکالیەتێک لەسەر شەرعیەتی ئەو دادگایە هەیە ئەنجومەنی دادوەری لە عێراقا ئیشکالیان هەیە پرسیاریان هەیە طعنیان هەیە لە قەرارەکانی واتە مەسلەیەکی دەستوری هەیە کە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە ئەویش پێکاتی دادگاکە و مووقعی دادگاکە و شەرعیەتی دادگاکەیە کە ئەمڕۆ خەڵک قسەی لەسەرەکە بۆیە ئەگەر ئەم دادگایی ئێستا ئەم نەتیجانە پەسەندکە دەرگایەکە کاتەوە بۆ ئەوەی هەر هێزێک ئینتیخاباتەکە بدۆڕێنێ طعن لە ئەنجامەکانیانە و لە بڕیارەکانی دادگایە و ئەوە ئەکەن بە بیانوویەک بۆ ئەوەی کە ڕەتی دەرەنجامەکان بکەنەوە و ئەمە ژەبێتە چی ئەبێتە هۆی دروستبوونی نائارامی پەخستنی دروستبوونی حکوومەت پەخستنی دروستبوونەوەی دامەزراوەکان لە عێراقا هەموو ئەمانەوەی کردووە ئەمڕۆ ئیحتیمام و گرنگی و ضرورەتی ئەو یاسایە لە دوای هەڵبژاردنەکان عادەتەن ململانێکە لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان بووە کێ لە چ پۆستێکدا دادەنرێ و کێ زۆرینەی و کێ پۆستەکان دیاریەکە بەڵام بەپی قسەی جەنابەت یعنی هەڵبژاردننی پێشوەختە گرفتی سێمیش دێنێتە پێشەوە کە دادگای فیدراڵی و دواتریش ئەنجومەنی باڵای دادیە لە عێراقدا بەڵام قسەکە ئەوەیە بۆی تێگەیشتێکی زیاتر لای خەڵک دروست بکەین دەوترێت پێویستە یاسای دادگای فیدراڵیش هەموار بکرێتەوە پێویستی ئەمە لەکوێیە تەنها لەوەیە کە چۆنڵی دەسەڵاتەکان و ڕێوشوێن و میکانیزمەکانی ئەم دادگایە دیاری دەکات یان ئەمە دیسانەوە چۆتەوە نێو ململانە سیاسێکی کە تۆ باست کرد بۆ دیاریکردنی گۆڕانکاری لەو یاسایە مەسەلەکە هەموارکردنەوە نییە مەسەلەکە گەڕێتەوە بۆچی ئەم دادگایی ئێسا کارەکە بەپی قانونی ئیداری دەوڵەتی ساڵی 2004 دروست بووە واتە هی سەردەمی دەستوری پێشم دەستوریە و بە یاسایە کارەکە ئەو کاتانە پیانەوت یاساکانی پۆلبریمەر یاسای ژمارە 30 ساڵی 2005 یاسای 30 ساڵی 2005 پێش دەستوری عێراقی ساڵی 2005 دەرچووە کە سەیری دەستوری عێراقیەکەی لە مادەی 92 باز لە پێکاتەی دادگای باڵای ئیتیحادیەکە عادەتەن کە دەستوری تازە دەرەچێ ئەبێت دامەزراوەکان بەپی ئەو دەستورە دروست بکرێتەوە و ئەمەیشەکە لەو گرفتانەی کە لە عێراقا ئەو ئیشکالیەتی ئەمڕۆ هەیە باگراوندی مێژووی هەیە چونکە لە ساڵی 2005ەوە ئەبوایە و قانونە دەرچێ وەکو قانونی نەوت و گازەکە وایە کە تا ئێستا دەرنەچووە وەکو قانونی مەجلیسی ئیتیحادی هەیە کە تا ئێستا دەرنەچووە وەکو قانونی هەیەی پاراستنی مافی هەرێمەکانە لە داهاتوو ئەو بوارانەی پێیوەستە پێی کە تا ئێستا دەرنەچووە چەندین و چەندین بواری تر کە پێویست بووە قانونی بۆ دەرچێت دەرنەچووە ئیخفالی تەشریعی و دەستوری تیاکراوە بۆیە ئەمە باگراوندی کۆنی هەیە و نوێنەری ئومە متحیدە لە دوایین کۆبوونەوەی مەجلیسی ئەمنا زۆر بە ئاشکرا هاواری کرد وتی 15 ساڵە دامەزراوی فیدراڵی دروست نەبووە 15 ساڵە مەجلیسی ئیتیحادی نییە 15 ساڵە قانونەکان لە عێراقا دەرنەچووە ئەمەش بەشێکە لە سەبەبی کێشەکانی عێراق نوێنەری ئومە متحیدە لە مەجلیسی من لە دوایین کۆبوونەوە ئەمەی بە سەراحەتی ئیقرار پێکردووە ئەم ئیشکالیەتە ئەگەڕێتەوە بۆ دەستوری ساڵی 2005 کە بەپی ئەو دەستورە ئەم محکەمەیە دروست نەکراوە تا ئێستا ئێستا خەریکن دوای 15 ساڵ بەپی ئەو دەستورە دروستی کرد ئەو پرۆژەی کە ئێستا هەیە ئیستینا دەکاتە سەر دەستوری ساڵی 2005 مادەی 92 ئەم دەستورە کە باسی پێکاتێم یاسا ئەم محکەمەیەکە ئەڵێ پێک دێ لە چی پێک دێت لە ژمارەیەک قازی خوبەرایی فقه خوبەرایی قانون کە ژمارەیان دەسەڵاتیان و سەلاحیەتیان پێکاتیان هەمووی بە یاسایەک دەرەچێ کە بە دوو لە سەرسەی دەنجی مەجلیسی نواب دەرەچێ ئەمە خۆی گرفتەکەی دروست کردووە کاتی خۆی ئەوانەی دەستوریان دانا لە مەسلەی پێکاتەی محکەمەی ئیتیحادی لە عێراقا کوردبین بوون یعنی
نەیانتوانیوە ئەو گرفت و سەغەراتە دەستوریانەی کە ئەمڕۆ هەیە چارەسەریکەن ئەگەرنا ئەبووە لە ناو دەستورە ژمارەکەی پێکاتەکەی و تێکەڵ نەکردنی کۆمەڵە کەسانێک کە اختصاسیان قەزایی نییە بەم محکەمەیە خۆ یەکێک لە گرفتەکانی ئەم قانونە ئێستا ئەوەیە کە باز لەوە کە ئەڵێ کۆمەڵێک خوبەرائی فقه و قانون ئەبێ ببن بە ئەندام لە محکەمە ئەمە گرفتێکی قوڵی دروست کردووە چونکە بۆیان یەکلای نابێتەوە ئایا ئەمانە موقعیان چییە لەو محکەمەیە ئایا دادوەرن یا دادوەرنین ئایا بۆیان هەیە بڕێ دەنگ بن لە کاتی دەرکردنی قەرار یا بۆیان نییە ئەمە ئیشکالەکەی دروست کردەوە کە من پێم وایە ئەمە پێوترێ دادگا یەکێک لە بنەماکانی کە لە هەموو عالەمە بەپێی ئیتفاقیاتی دەولی بەپێی ئەو جاڕانەی کە لە بواری مافی مرۆڤ هەیە بەپێی ئەوەی کە ئەو تەجروبەی کە لە دەستوری هەموو وڵاتانە هەیە بۆ پێکێنانی محکەمەی ئیتیحادی کێچێکە لە محکەمە گرنگەکان ئەم هەیە بێ قەزایی بێ واتە بەس دادوەرتیایە ئەندام بێ دادوەر مقازاتکە دادوەری ژەبێ خریجی خەڵکی مختصی قانون بێ پێکە کە ئێمە پێڵێن ڕیجالاتی قوزار ڕیجالاتی قانون بن واتە ئەبێ خەڵکی قانونی مختص بن بۆیە ئەمە یەکێکە لەو ئیشکالیەتانەی کە ئەمڕۆ هەیە و ئەوەی پێشنیار کراوە ئێستا باز لەوە ئەکرێ بۆ ئەم یاسایە کە ژماری دادوەرەکان سیانزە بن حوتیان قازی بێ چواریان خوبەرایی فقه بن دوانیان خوبەرایی قانون ئەمەش ئیشکالیەتێکی دروست کردووە ئایا ئەو فقانە عێراق پێکاتەیەکە تعدودی مەزهەبیتیا هەیە کامیان بچن جگە لە تعدودی مەزاهبی هەر دەستور خۆی ئیقراری کردووە ئەڵێ عێراق دەوڵەتێکی فرەنەتەوە فرە ئاین فرە پێکاتەیە ئەی پێکاتە ئاینەکانی تر چۆن زمانی حقوقیان نەکرێت لەم دادگای بۆ مەخرج بۆ ئەمە ئێستا دوو ڕە هەیە ڕەیەک سوورە لەسەر ئەوەی کە ئەبێت جێی ئەم فوقەهاانە بکرێتەوە تەنانەت باز لەوە کراوە کە حەقی ڤیتۆیان هەبێ بۆ هەندێک لەو قەراراتانەی کە بۆ نمونە متعلق بێ بە مەسائلی شەریعە و ئاینی پیرۆزی ئیسلام لە بەرامبەر ئەم ئیتیجاها ئیتیجای تریژێ ئەڵێ نەخێر بۆ ئەوەی عێراق دەوڵەتێکی مەدەنی بێ ئەبێ ئەم پێکاتی دادگا پێکاتێکی قەزایی صرف بێ لێرە هاتوون تەحلیل بۆ چیەکەن ئەوەی کە هەمیشە باسەکرێ بە عامیەکەی ئەڵێن قانون بە فاریزەی گۆڕێ ئێستا یەکێک لەو بابەتانی باسەکرێ ئەڵێن لە دەستورە نووسراوە ئەم دادگایە پێک دێ لە کۆمەڵێک دادوەر قوزات فاریزە خوبەرایی فقه خوبەرای قانون ئەڵێن ئەو فاریزەی کە دانراوە مەبەستی دەستوردانەر ئەوە بووە کە ئەم فوقەهای ئیسلام و ئەم خەبیری قانونیانە لە دەستەیەکی لە پێکاتی محکەمە بن وەکو مستەشار وەکو ڕاوێژکار نەک لە هەیئە قەزایەکە بن بڕیار بدەن ئەمەش یەکێکە لەو تەفسیراتانی ئێستا باسەکرێ وەکو مەخرەجێکی دەستوری کە بۆ فاریزەیە بتوانن ئینقازێکی مۆزوعەکە بکەن بەڵام من پێم وایە مۆزوعەکە لەوە قوڵترە پەیوەندی بە گرنگی دادگاکەوە هەیە چونکە باگراوندە سیاسیەکەی و ئەو ململانی کە ئێستا لە ناو عێراقا هەیە لە نێوان پێکاتەکان و ئەو خەلفیەت و عورفەی کە لە عێراقا دروست بووە کە تەوافق و دابەشکاری لە هەموو دامەزراوەکانی عێراقا هەیە لەبەرەوە ئەم دادگایەش بێبەش نابێ لی پێشتریش بێبەش نەبووە لی پێشتریش ئەو نوعی کە هەن بەپی تەوافقاتی سیاسی کراوە لە بەرامبەریژە پێکاتی کوردیش باسی مافی خۆیەکە بەزان 4 شیعە بە 3 سونە بە 2 کوردە پێکاتەکەی ئێستا ئەوە بابەتێکی تر جگە لە موقعی کوردەگەر باسی بکەین وەلو من لەگەڵ ئەوەم من خۆم داوای ئەوە کەم کە ئەم دادگایە دادگایەکی مستەقیل بێ دادگایەکی میهێنی قەزایی بێ خەڵکی مختصی قەزایی تیا بێ و دەوری قەزایی و میهێنی خۆی ببینێ و لەسەر و هەموو پێکاتە و نەتەوە محاسسە بێ بەس خۆی گەر لە عێراق هەڵبیرکردنەوە بە گشتیە بێ کوردیش کێشەی نابێ بەڵام ئێمە لە واقعەکان لە عێراقا ئایا دیموکراسی بۆ شێوەیە بەرجەستە بووە مافی هاوڵاتی بوون بەو شێوەیە هەیە ئەمە ناچارمانەکە ئێمەش لەو ململانی کە خەڵک بۆ دوای ئەوە گەڕێ موقعی سیاسی و محاسسەی تایفی و قەومی بۆ خۆی لەناو محکەمە داگیرکە تۆش ناچاربی بە دوای هەندێک لەو بابەتە بگەڕێ بۆ حیمایی خۆت چونکە ئەم دادگایە ئەگەر دادگایەکی سربەخۆ و قەزایی و مستەقیل نەبێ چارەنووسی عێراق بەرەو گۆڕانکاری گەورە ئەبە بۆیە ئێستا کوردیش داوای حەقی ڤیتۆکە لەو قەراراتانەی کە متعلقە بە هەرێمی واتە کورد چۆن نتوانێت پێگەی پارێزێ لە ئەنجومەنی نوێنەران لە پەرلەمانە فشار بکە کە خۆتە زانی بە پێی ژماری کورسی و دەنگ کورد کەمە ناتوانێت
سەرکەوێ یان لە ڕووی سیاسیەوە پشتیوانیەک بۆ بەدەست بێنێ کە کورد پێگەی خۆی هەبێ لەو دادگا فیدراڵی وەکو تۆتە قۆناغەکەی ئەوەی دەبێم شەڕە بکەی ینی من دایم وتومە خەتی دیفاعی ئێمە لەناو پەرلەمانی عێراقا بەشێکەلی دەستگای تر هەیە لە دەرەوەی دەستور کورد ئەگەر وریان نەبێت لێەوە ئیشکالێتی بۆ دروستە بێ یەکێ لەوانە مەجلیسی وزەرا لە ناو عێراقە کە تاسا لە دەستورە دیاری کراوە ئەڵێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕئیس قایدی عامی قواتی مسلحەیە بەڵام تاسا قانونێک نییە تحدیدی کە سەلاحیەتی چییە چۆن تحریک قواتەکە چی هەیە چینی ئەم بابەتە ئەمانە گرنگن لەبەرەوەی تاسا ئەنجومەنی ئیتیحادی دروست نەبووە و کۆمەڵێک ئیشکالیات لەوێ هەیە تۆ ئەبێ بێ زمانی خۆتکی لەناو ئەم دادگایە کە زمانی خۆت چۆنەکەی ئەگەر لەسەر ئەساسی محاسسەی تائیفی و قومی تەوزیع کرا ئەبێ تۆژ موقعی هەبێ وەلو من پێشتر ڕامگەیان من لەگەڵەوە تۆجووە نیم من لەگەڵ ئەوەم دادگایە موسسەیەکی قەزایی دەستوری مستەقیل بێ بە میهنی ئیشکا لەسەر و هەموو پێکاتە و معیار و ئەو بابەتانەوە هەبێ کە ئێستا لە عێراق گوزەرێ کەوانیە بەداخەوە بۆیە لە هەموو بوارەکان ئەبێ ئیشکات خاڵێکی بەهێزکە لێرە دەوری هەیە ئەم یاسایە بێ بە دوو لە سەرسی دەرچێ هەندێک لە ناو هێزە کوتلە پەرلەمانەکان بۆ ئەوەی تەوەجوهی خۆیان سەرخەن باز لەوەکەن کە ئەم یاسایە بە زۆرینەی سادە تێپەڕێنن 50 زایدێک بەو شێوەی ئەوە کەر قانونێکی عادی بەڵام ئیستینادەن بۆ دەستور ئیستینادەن بۆ کۆمەڵێک قەراراتی دادگای باڵای ئیتیحادی دادگای باڵای ئیتیحادی لەو ململانی خۆی لەگەڵ مەجلیسی قەزا لە عێراقا کۆمەڵێک قەراری دەرکردووە لەو قەراراتانە لە هەم بۆ نمونە قەراری 35 2019 تأکیدی کردوەوە چەند جار ئەڵێ بە یاسایەک ڕێگەخرێ سیستمی ئەم دادگایە کە بە دوو لەسەر سێ دەرەچێت کەواتە دادگای باڵای ئیتیحادی حەسمی و مۆزوعی کردووە کە ئەم یاسایە بێ بە دوو لەسەر سێ دەرچێت دوو لەسەر سێش واتە بریتە لە 222 ئەندامی پەرلەمان بەپێی دەستوریش هەر دەبێت دوو لەسەر سێ دەستوریشی قراری کردەوە بەڵام زۆر جار واقعی سیاسی بابەتی تر دێتە پێش لەوانەیە هەندێک لادان هەبێ شتی تر دروستکە ئەمە ئیشکالێتێک ئەگەرنا هەم دەستوریەن هەم قەزائیەن ئەوەیەک لای بۆ تۆ کە 222 دەنی 222 کەس نیسابی قانونیە بۆ ئەمەش دەرفەتە بۆی کوردستانێ جگەلەوەی تەوافقاتی سیاسی تەفاوز دەورە بینێ خەڵکی ترچی وەرەگرێت چی ئەیە بە تۆ بۆی تۆ پشتگیریکەی هەموو ئەمانە لە ململانێکە هەن کە بەداخۆ ئێمە حەزمان ناکرد مؤسسەیەکی گەورەی قەزایی وەکو محکەمەی دەستوری ئەمڕۆ بەو شێوەی لێبێ ومێدەوارین چارەسەری قەزایی گونجایی بۆ بدۆزنەوە کە لە بەرژەوەندی عێراقا بێ لە بەرژەوەندی چەسپانی دیموکراسیا بێ لە بەرژەوەندیگەر بە کورتی جواب بیتەوە ئەم دادگایە گەر ڕێڕەوی خۆی وەرگێ و بە پیشەیی کارەکانی خۆی بکە دوور لە ململانی نەتەوەی ئاینی مەزهبی کورد دەتوانێت سوودی لێ ببینێ لە عێراقدا و عێراقیەکان بەگشتی لە ڕووی دادیەوە سوود لەم دادگایە دەبینن عێراق دەچێتە قۆناغێکی نوێی جێبەجێکردنی یاسا و دادەوە ئەگەر بە پرینسیپە دەستوری و قانونی و قەزایەکان کە متتەبع بۆ پێکێنانی ئەم جۆرە دادگایە وەکو باسم کرد دادگایەکی میهنی قەزایی مختصی مستەقیل بێ و خەڵکی مختص و پسپۆڕ و بێلایانی تیابن لەسەر و هەموو تەسیراتێکەوە بن لەسەر و هەموو اعتیباراتێکەوە بن ئەم دادگایە پارێز جێبەجێکەری دەستورە تەفسیری دەستورەکە دەستور جێبەجێکە لەبەرەوە بێگومان نەکورد هەموو عێراق سوودی لێبینێ و یەکێکە لەو کۆڵەکانەی کە دەوڵەتی قانون و دەوڵەتی مؤسساتی لەسەر بیناکرێ و یەکێکە لەو دامەزراوانەی کە ئازادی و مافەکانە پارێزێ کە لە دەستورە ئیقراری پێکراوە و ڕقابا خاتە سەر دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و نایڵێ زیادە ڕۆی بکەن لە بەکارێنانی دەسەڵاتەکانیانە بێگومان ئەگەر بەو شێوەی ئێمە تەمەنایەکەین دروست بکرێ یەکێکە لە کۆڵەکە گرنگەکان لە عێراق باش سپاس دەکەم بەڕێز چێنەرعەلی جۆڵا پارێزەر دەستۆ دوێ لەگەڵمانە بووی سپاس بۆ شتاریکردنە پشەوی وەرەگرین و تەوەری دۆم درێژەیە بێ جارێکتر سڵاوتان لێبێت تەوەری دۆم وەکو لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد دۆخی عێراق دوای فشارەکانی ئەمریکا ئەگەرچی وەکو پێشتری ژوتم یعنی هێمنیەک بێدەنگیەک لەسەر ئەو دۆخی کە دروست بوو لەسەر باڵێز و باڵێزخانەکان و دیبلۆماتکاران لە عێراقدا ئێستا هەیە بە تایبەتی دوای هێرشەکانی سەر فڕۆکەخانەی هەولێر بێدەنگیەک دروست بووە
بەڵام بە دڵنیاییەوە لە پشتی پەردە و لە ژوورە تاریکەکان ڕووداوەکان درێژە و بەردەوامیان هەیە. خندنەوەی بۆ دەکەین بزانین دۆخی عێراق بە چی ئەگا حکوومەتی عێراق تا چەند توانای هەیە ئەم داوایانی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمان و وڵاتانی خاوێن باڵیۆز و باڵیۆزخانە لە عێراق جێبەجێ بکە و یعنی پرسیارەکەش جددیە کە بۆ هەولێر بەم جۆرە مامەڵی لەگەڵا بکرێ هەرێمی کوردستان کە دەڵین هەولێر و پایتەختی هەرێمی کوردستان بەم جۆرە مامەڵی بکرێ و ببێت بە بەشێک لەو ئامانجانی نێران بە ئەمریکا هاوپەیمانان هەیانە لە چوارچێوەی عێراقی فیدراڵدا لەگەڵ دکتۆر دانا ئەحمەد مستەفا مامۆستای زانکۆ ورتر لەسەر بابەتە گفتوگۆکەین کاک دکتۆر بەخێر بێی سوپاس زوانە دەبوون. دکتۆر ئەوەی کە زۆر گەرم بوو نزیکی هەفتەیەک زۆر بابەتی باسکردن لە بە ئامانجگرتنی دیبلۆماتکاران باڵۆزخانەکان لە عێراقدا گەرم بوو بەڵام ئێستا کەمتر باز دەکرێت یا هەر باز ناکرێت و فشارەکانی ئەمریکاش باز ناکرێت. ئایا ئەمریکا دەستی لەمە هەڵگرت مەرامەکەی هاتە دی و داواکانی جێبەجێ بوو یان نایەوێ هێندە فشارەکان عەلەنی بن ئاشکرا بن؟ ئەم کاتتان باش کە ڕەهەندە سیاسیەکان ئەخوێنیتەوە لە عێراقا بە تایبەت لەم ماوەیە من متابعەیەکی لە سیاست مەدارە ڕۆژ ئاوایەکانم کرد کە باز لەوە ئەکا ئیتیفاقێکی عێراقی لەگەڵ دەوروبەر و وڵاتانی غەربیە لە ساڵی 2018ەوە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە 2010 ئەویش بریتە لەوەی کە جۆرێک لە سەقامگیری و لە ئیستیقرار بگەڕێتەوە بۆ عێراق. باش ئەمە ناوەڕۆکی ئیتیفاقەکەیە بە پێی ڕای ئەو سیاست مەدارە. بەڵام ئایا ئێمە ئەومان بینی لە عێراقا؟ پرسیارە جەوهەرەکە ئەمەیە، ئایا ئێمە چیمان بینی لە عێراقا؟ ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم مەفهوم و چەمکی ئیستیقرار ئایا ئەوەیە کە عێراق بگێڕینەوە سەر ئەو دۆخەیکە ئارام بێ لە ڕووی سیاسی و ئیدارەوە لە ڕووی اقتصادیەوە؟ ئەمە یەک. دوو هەموو ئەو ئاینزایانەی کە لەناو عێراقان، هەموو ئەو کەمایەتیانەی کە لەناو عێراقان، هەموو ئەو پێکهاتە نەژادیەی کە هەیە لەناو عێراقا ممارەسەی قووەت و دەسەڵات و هەژمونی خۆی بکە بە شێوەیەکی یەکسان، ئایا ئەمە معنای سەقامگیریە؟ معنای چەمکی سەقامگیریە؟ سوئالە جەوهەرەکە ئەمێ. خاڵی سێهەم کە ئەگەڕێینەوە بڵێن ئەگەر بۆعدێکی مێژوویی وەرگرین لەناو عێراقا، من زۆر ناچمە دواوە باشە ئەچمە دوای 1934 هەمیشە ئیستیقرار هەمیشە سەقامگیری لە عێراقا ئەو معنای یعنی هیچ کاتێک بۆعدێکی سیاسی بەحتی نەبووە، هیچ کاتێ بۆعدێکی اقتصادی بەحتی نەبووە. بۆ ئێستاژ هەروایە؟ بۆ ئێستاژ سەقامگیری لە عێراقا بۆعدێکی سیاسی و اقتصادی نییە؟ نە ئەڵێم بەحت یعنی مجەڕات ڕووتەواڵە نەیبووە شتیوانە بووە. لە هەموو ئەمانە چەمک و بەڵێن گۆشەیەک وەرگیراوە، لە هەموو ئەمانە زاویەیەک ئەنی ئیستیقطابی ئەمانە کراوە. باشە لەمانە هەمووی هەلومەرجێکی سیاسیان دروست کردووە، هەلومەرجێکی اقتصادیان دروست کردووە، هەلومەرجێکی علاقاتی دەولی و عێراقیان دروست کردووە لەگەڵ غەربا لەگەڵ ڕووسیا لەگەڵ بڵێن شەرق و غەربا ئەوەی کە کۆن پیانەوە بلۆکی شەرقی و بلۆکی غەربی ئەمەیان ناوناوە ئیستیقرار لە عێراقا. باشە من ئێستا دووسێ نمونە دەیەمێ. یەک تەسەور ئەەکەی هەموو جارێکە وترێکە هەزار ڕەحمەت لێبێ مام جەلال تاکە سەرۆکی عێراقە کە یعنی بە ئەمری خوا وەفاتی کردووە شتیوان نەبوویت لە عێراق و معلومات. تەسەور ئەەکەی مەلیکی عێراق مەلیک غازی چۆن ژیاوە، پیاوێکی عادل بووە، نەیزانیوە زوڵم چییە، نەیزانیوە مەسەلەن حتا ڕەفاهیەتی ژیانی خۆی نەبووە. باشە نکتێکی خۆش بۆ بژێڕمەوە ناوی دووهەم نابم، ناوی کەسی دوم کە لەگەڵیان بووە وەلەو ئەتیادی شێکاری پێم بگەڵ فواد عارفە بۆ جارێک باش بەلای معرەزێکی سیارە ڕۆن حەزی لە سیارەیەک بێت زۆر مەلیک
مەلیک حەزی لێ بەڵێ بە فواد عارف ئەڵێ دامەزە بزانە ئەو سیارەیە بچەنە باش ئەویش سەوایەکە ئەڵێ بە 650 دینارە بە 700 دینارە ببوورە حەوت دەفتەری ئێستا لەبەر مەلیک بە 650 باش ئەو 50 دینارە بۆ مەلیک ئەو مەلیک نییە ئەڵێ لە بەناو سیارەکە ئەڵێ بۆ دانابەزێ ئەڵێ وەڵا ناوێ ینی بێت و فەخفەخەی بۆ بکەن و ئیزعاجتان کە کێتەوە ناو سیارەکە ئەڵێ بە 600 دینارە و 650 دینارە و ئەمانە ئەڵێ باشە چۆن بیکەین ئەمە چۆن حەلکەین چۆن بیکڕم خزم و کە سوکاری خۆی کۆکاتەوە ئەڵێ من مەلیک عێراقم و چی و چی و ئەمەوێت سیارەیە بکڕم باش جوان بۆ بەلام و چیوانە بەڵەن بە چەنە خزم کە سوکارخی مام و خاڵوانە بە 650 دینارە ئەڵێ باشە ئێمە چیان پێە بۆی دای ئەنێنە کاتە 500 دینار چەنی ماوە 150 دیناری وەزیری دارایی و کات بانگەکە کە جوولەکەوێ بانگێکا پێی ئەڵێ من 150 دینارمەوێ ئاوا و بەو نەوع بۆ سیارەم ئەوێ ئەتوانم وەریگرم ئەڵێ ناوەڵە ناتوانانی نایکڕ لە ئاواژیاوە لە ناو سیارەکەی خۆیان کوژراوە حەزەکەم پێ بڵێم باشە طالب شەبیبێ ئەڵێ عەبدولکەریم قاسم لەسەر لەبای ماڵەکەی خەوتووە ڕۆژێک فاتورەی تەلەفۆنی بۆیەتەوە تەلەفۆنی ماڵەکەی تەماشاکە 12 دینارە تەلەفۆنەکە بۆ وەزیری ئیتیسالات پێڵێ ئەڵێ خوا بتگرێت 12 دینار بە چی بە من ئەخر بە چیت 58 12 دینار بە چی بەمەڵێ بۆم کە بە ئەقسات یعنی حتا ئەم بۆعدەش هەبووە لە ناو تاریخی عێراقا بۆی بزانی یەکەم وەزیر لە 959 لە عێراقدا داوە کە ژن بووە زانی کە ئەگەڕێیتەوە ناو ئەم بۆعدە مێژوویە ببوورە تۆزە هیلم پێیا درێژەم پێیا بەس بۆ ئەوەی کە بزانی لە ناو هەموو لە دوای 1934ەوە بڵێن کە 1934 دەوڵەت تەسبیت بووە لە عێراقا با بزانی ڕاز 1924 تەسبیت بووە وەکو مەلەکێت هەتا هاتۆتە سەرەوە باشە حەقی کەمایەتی هەبوو لە 1926 دراوە حەقی کوردە بۆ باسی کوردستان کراوە باسی مشتێکراوە لەگەڵ ئەمانەش هەمووە 1 دقیقە ئیستیقراری نەوەعیمان نەدیوە لەناو ئەم عێراقی ڕووە باش بۆیە چەمکی ئیستیقرار چەمکی معنایەکی واتایەکی تایبەتی سیمیایەکی تایبەتی هەیە لە عێراق ویستم ئەوە ڕوونکەمەوە باش دکتۆر ئەوەی کە ئێستا لە عێراقدا باسە و قسەیە ئەوەیە کە سەرۆکێک هەیە ئێستا لە سەرۆک وەزیرانی عێراق ناوی مستەفا کاظمیە و بە شێوازێکی جیاواز ئەمریکا دەیبینێ و پشتیوانیەکە و مامەڵەی لەگەڵاکە و عێراق لە قۆناغێکی ترەوە دەباتە قۆناغێکی تر و حکوومەتداری و دەسەڵاتداری لە عێراقدا بە شێوازێکی تر دەبینرێ لە دوای مستەفا کاظمی و مستەفا کاظمی ڕەجوول الدەولە دەبێت لە دوای هەڵبژاردنەکانی ئایندەی عێراقیش من قسەم لەسەر خودی مستەفا کاظمی نییە قسەم لەسەر ستراکچەر و پێکاتی عێراقی و بیرکردنەوەی تاکی عێراقی و بە کورتکراوەتر و بازنەکە بچووکترکەمەوە نێوماڵی شیعیە عێراق دەگاتەوە قۆناغی کە کەسێکی وا دروست بێ عێراق لەم قۆناغانە تێپەڕێنێ یان نێوماڵی شیعی نێوماڵێکی یعنی ئامادەیە بۆ کەسایەتێکی وە هەتا ئەم دقیقەی کە بن و تۆ قسە ئەەکەین باشترین بژاردەی ناو شیعەیە ینی باشترین بژاردە بەلای شیعەوە مستەفا کاظمی هەتا ئەم دقیقەی بن و تۆ قسە ئەەکەین پشتیوانێکی باشی هەیە لە عێراقا لە دەرەوەی عێراقیش بە تایبەت غەرب پشتیوانەکە ئەی ئەمریکا بۆ بەم جۆرە مامەڵی لەگەڵا کرد لەم دوایە ئەنجا ئەم تەغییرەی کە ڕوویە ئەم هەڵوەستەیە کە ڕوویە ئایا ئەمە مناوەرەیە یان فعلا بوعدێکی سیاسی لە پشتەوەیە کە زعیفکردنی مستەفا کاظمیە و زعیفکردنی ئەم پێک هاتە ئەم ستراکچەرەیە بە دەردی خۆت لە ئەم دروستەی ناو عێراقا شتێک هەیە زۆر گرنگە هەمیشە تەماشای دنیاکە من خۆزگە مەجالە باید چەند نمونەیەکمە بەلایتایەتەوە لە ناو وڵاتان دەوڵەتانی دنیاە هەمیشە لە ناو دەوڵەتانە کە سەرکردەیەک دەرئەکەوێ بروزەکە تۆ خۆ دەزانی پێش مستەفا کاظمی یەکێکیان دوانیان سییانیان چەند کەسی کە هاتن و ئەو نایانتوانی ئەو ئەدایی ئەم بکەن هەندێکیان نایانتوانی ئەسڵەن سیقەکە وەربرن لە پەرلەمانە وانە ئەم ئێستا هاتووە بە قووەتەوە ئیشەکە و تەماشاکە دێتە هەرێمی کوردستان
ئەچێتە باشوور ئەچێتە بەسڕە بۆ نمونە ئەچێتە شارەکانی کە یعنی بەڕاستی خۆی بە ساحێبی عێراق ئەزانێ هەتا ئەم دەقیقەش ئایا ئەمریکا گەیشتۆتە ئەوەی کە ئیتیفاقێکی نەوەعی نهێنی هەبێ لەگەڵ یەکێ لە وڵاتانە دراوسەیە کە ڕەنگە ڕوون بێ یان وەکوتە مناوەرەیەکی سیاسیە چونکە زۆربەی زۆری ئەو کەسانی کە دەسەڵاتدار بوون لە دەوروبەری شەرقی ئەوسەتا لە وڵاتانی دەوروبەری شەرقی ئەوسەتا هەمیشە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە لە مەد و جەزران حتا ئەم قسەیە بۆ سەر ئاستی مؤسساتیش ڕاستە یعنی مەد و جەزرێکی ئیداری و سیاسیان هەیە هەمیشە سەرەکەون و دابەزنەوە ئەزانی لەبەر ئەوە هەردوو بە هەردوو لاکەیشە ئەخوێنێتەوانێ و ئەگەر پێمان وابێ ئێمە وەکو میلەتی کورد کە بەشێکین لە عێراق ئەگەر پێمان وابێ کە ئەمریکا مەهامی تەواو بۆ لە عێراق شتیوانە ئەو لەوەتەی عێراق هەیە تەواو نەبووە مەهامی ئێستا چۆن بە دوو مانگ بە سێ مانگ تەواو بێ شتیوان نییە بەڵام ئەبێ ئێمە چاوەڕێی ئەوە بکەین یا خوێندنەوە و دووربینیمان هەبێ ئاسۆی ئەوە ڕوونکەینەوە لە بەرچاوی خۆمانە کە ئایا بۆ لەمە دووە بەرنامەی ئەمریکا و هەلومەرجی ئەمریکا چۆن خۆی ئەگۆنجێنێ لەگەڵ ئەم عێراقە تازەیە باش دکتۆر قسێکم کرد لە پێشێکەکە و چەند دقەی ماوە دەمێ باسیەوە بکەین ئەوەی کە لە هەولێر ڕوویدا ئەوەی کە هەرێمی کوردستان کرا بە ئامانج ئەوەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە نامنیەکان وەزارەتی ناوخۆ باسییان لەوە کرد بەشێک لە هێزەکانی حەشدی شعبی بەم جۆرە موشک دەنێن بە هەولێرەوە و ئەوانیش دای خۆیانەوە حەشدی شعبی ئەمەیان ڕەت کردەوە بە هەرحاڵ قسەکە ئەوەیە لە چوارچەوی ململانەکان لە ناوڕاست و باشووری عێراق بە تایبەتی نێوماڵی شیعی بە تایبەتی لەگەڵ مستەفا کازمی بە تایبەتی لەگەڵ ئەمریکیەکان هەرێمی کوردستان هەولێر دەبێت بە بەشێک لە ململانەکە بۆ ئایندە مەترسی تر هەیە یان پێت وایە ئەمە بۆ ئەو دۆخی ئەو کات بوو و گەیاندنی پەیامێک بوو بە ئەمریکیەکان و عێراقەکان من پێم وانە هیچ کاتێک ئەو مەترسی کە لەسەر عێراقا بە کەمتر یان زیاتر نازانم بەڵام لەسەر هەرێمی کوردستان نەبێ کە هەولێر تەڵان پایتەختی هەرێمی کوردستان و حکومت لەوێ خۆ دەزانی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم هیچ کاتێک ئێمە خۆمان نابێ بە دوور بگرین لە واقعە سیاسی کە لە عێراقەیە بە باشی بە خراپی لەبەر ئەوەی کە ڕوویە پەیام نەبوو بەقەدەر ئەوەی کە جۆرێک لە پەلکێشکردنی هەرێمی کوردستان بوو بۆ ئەو واقعە سیاسی کە لەناو عێراقا هەیە خۆت باشە زانی کە ئەم شەڕەکە دروست بوو شەڕەکە لە بەغاوە لە عێراقەوە هاتە ناو هەرێمی کوردستانەوە یعنی نیازی هەڵوەشانەوەی ئەگەر ئەم ڕستەیە ڕاست بێ نیازی هەڵوەشانەوەی یا بڵین تەوحیدکردن یا گەورەکردن و بچووکردنەوەی بەشێک بوو لە سوپا عێراقی ئەزانی و ئەمە تەدەخولێکی ئەمریکیتیان ڕوویە و ئەم تەدەخولە ئەمریکیە بووە هۆی ئەوەی کەوە بێنە هەولێر و موشکبارانی هەولێر بکرێ ئەو منطقی ئەو ناوچەیە و دواییش کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی کە من ئاگادار بم لیژنەی داناوە بۆ بەدواداچوونی و ئەوەندەی کە من ئاگادار بم حکوومەتی عێراقی بەدواداچوونی هەیە و ئەوەندەی کە من ئاگادار بم حەشدی شعبی تەبەڕای خۆی کرد لێ وتی من نیم لەبەرەوە بیرمان نەچێت کە ئێمە وەکو پێشتریش وتم ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ هەموو هەلومەرجێکی سیاسی کە لە عێراقەیە چونکە ئێمە چوینەتەوە عێراق چوینەتەوە بەغدا و ئەمانەیە جزئێکی ئەکتیڤین لە ناو عێراق باش دکتۆر سپاس دەکەم دکتۆر دانا ئەحمەد مستەفا مامۆستای زانکۆ لە تەوری دومی گەرماوگەرم لەگەڵمانە بووی سپاس بۆ بەشداری سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون خواتان لەگەڵ